خواردنا بۆ me زۆر مهمە دەبێ ئەم هەمی پێتەویە بەشداری بکەن بەڵام بەداخەوە ناوی me لە ناو کۆمیسیۆنی دەنگدان نەبوو چونکە ناوی me لە ناوچەیە دەبەرە مادە 140 بوو ما زۆر حەزکرا ئەم بەشداریی بەرنامە بکەن دەنگدانی ڕێزەی یاسایە me بەرز بێت کورد گەهتا مافێخۆ بە تایبەت بەم وەختێ gelek مهمە کورد بەشداری دەنگدانێ بکەن ئەم حەزکەن خەڵک بەشدار بن بەباشی ئەزانم هەر کەسێک لەلایەن خۆیەوە بەشداری دەنگدان کات دەنگدانیش دەوێ بزانین دەنگ دەدەین بە چیە بێگومان بۆ باشترینیان هەروە بێتەوە بۆ سەنجی کورد بۆ لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی عێراقیش و نێودەوڵەتیش باشتر وایە کە هەموو لایەک دەنگ دەین بزانین دەنگ دەدەین بە چیە من باوە لە گەنجان و لە لاوان و لە هەموو کەسی کە مافی دەنگدانی هەیە بە گڕوتینەوە بچنە سەر سنگاقدانی دەنگدان و قەوارەی سیاسی خۆیان هەڵبژێرن ئایندەی خۆیان دیاری بکەن بۆ ئەوەی کوردستانمان ئاوادان بێتن و هەمیشە پێویستیمان بە هاوڕێزی و هاودەنگی یەکترە.